The Iraqis in Iraq are going to have to defeat this organization. برێت مەکگۆرک لۆرەنسە تازەکەی عەرەب ئەو پیاوەی لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا ڕۆژ لە دوای ڕۆژ لە عێراق و ناوچەکەدا پێگەی بەهێزتر دەبێت. پێدەچێت ئەم پیاوە جۆکەرێک بێت بەدەستی باراک ئۆباماوە بۆ پاشەکشەکردن بە قاسم سولەیمانی، ئەو کەسەی کە بە پیاوە ترسناکەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناسراوە. دوای ڕازیکردنی تورکیا بۆ بەکارهێنانی بنکەی ئینجەرلیک لە لایەن هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعشەوە لە ئێستادا لە هەرێمی کوردستانە و لایەنەکانی ناچار کردووە مل بدەن بۆ چارەسەرکردنی گەورەترین قەیرانی سیاسی 15 ساڵی ڕابردووی هەرێم. ئەو کارەی ئێستا مەکگۆرک لە هەرێمی کوردستان خەریکە ئەنجامی دەدات. پێشتر قاسم سولەیمانی خۆی لە قەرەیدا بوو، بەڵام تێیدا سەرکەوتوو نەبوو. پێدەچێت ئەوەی سولەیمانی پێی ناکرێت خەریکە مەکگۆرک ئەنجامی دەدات. لە ئێستادا پرسیار ئەوەیە ئەخۆ پیاوە دیبلۆماتکارەکەی ئەمریکا لە عێراق و هەرێمی کوردستان جێپێ بە پیاوە سەربازەکەی ئێران لێژ دەکات. ئەم دوو پیاوە قاسمی سولەیمانی و مەکگۆرک چەندین خاڵی هاوبەشیانەیە. هەردووکیان باوەڕیان بە یەکپارچەی خاکی عێراق و حکومەتێکی بەهێزەیە لە بەغدا. هەردووکیان خۆیان بە دۆستی کورد دادەنێن و هاوکات دژی جیابوونەوەی کوردستانن لە عێراق و هەروەها ئامانجێکی هاوبەشیشیانەیە، ئەویش تێکشکاندنی داعشە لە عێراق و سووریا. هاوکات چەندین خاڵی جیاوازیشیانەیە. قاسمی سولەیمانی جەنەڕاڵێکی سوپای ئێرانە و هیچ پلەیەکی دیبلۆماسی نییە، بەڵام لە بەرامبەردا برێت مەکگۆرک دیبلۆماتکارێکی شارەزا و بە ئەزمونە و هیچ ئەزمونێکی سەربازی نییە، ئەگەرچی ناو بەناو لە بەرەکانی جەنگی دژ بە داعش دەردەکەوێت. سولەیمانی زۆربەی کارەکانی بەنهێنی ئەنجام دەدا و کۆبنەوەکانی لەگەڵ بەرپرسانی عێراقی و وڵاتانی ناوچەکە بە دوور لە چاوی کامێراکان و میدیاکان ئەنجام دەدات، بەڵام مەکگۆرک کۆبنەوەکانی بە ئاشکرا ئەنجام دەدات. سولەیمانی بە حکمی ئەوەی پیاوێکی ئەمنیە ڕوانینێکی ئەمنی بۆ پرۆسەی سیاسی لە عێراق و ناوچەکەدا هەیە و زۆر جار بە دەرکەوتنی لە کۆبنەوەکاندا هەندێک لە بەرپرسە عێراقیەکان دەترسێنێت. بەڵام مەکگۆرک بە حکمی پیشە دیبلۆماسیەکەی باوەڕێکی زۆری بە گفتوگۆ و دانوستانی نێوان لایەنە سیاسی عێراقیەکان هەیە و بەرپرسە عێراقیەکان دڵخۆشن بە دانیشتن لەگەڵ ناوبراودا. قاسمی سولەیمانی لە عێراقدا زیاتر هەوڵی بەهێزکردنی پێگەی لایەنە شیعەکان دەدا و میلیشیا شیعەکان لەسەر دەستی ئەو ڕۆژ لە دوای ڕۆژ لە بەهێزبووندان، بەڵام مەکگۆرک زیاتر هەوڵی لێک نزیکردنەوەی پێکاتەکانی عێراق دەدات، باوەڕی بە بەشداریکردنی کارای سوننە و کوردەیە لە حکوومەتی عێراقیدا. سوننەکان نیگەرانی ڕۆڵی قاسم سولەیمانین و لە ناو کوردەکانیشدا ئەگەرچی سولەیمانی بە دۆستی خۆیان دەزانن، بەڵام هەندێک جار هەست بەوە دەکرێت بەشێک لە لایەنە کوردەکان دژی دەستێوەردانەکانی ناوبراون، بەڵام تا ئێستا هیچ کام لە لایەنە عێراقیەکان ناڕازیبوونی خۆیان لە ڕۆڵی مەکگۆرک دەرنەبڕیوە. قاسمی سولەیمانی لە جیاتی گرنگیدان بە سوپای عێراق زیاتر هەوڵی بەهێزکردنی میلیشیا شیعەکان دەدات، لە بەرامبەردا مەکگۆرک هەوڵی بەهێزکردنی سوپای عێراق دەدات وەک سوپای فەرمی وڵات و نیگەرانی بەهێزبوونی پێگەی میلیشیا شیعەکانە. سولەیمانی و مەکگۆرک لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک دەستکەوتیانە بۆ لە عێراقدا. سولەیمانی لە دوای هێرشی داعشەوە لە ساڵی 2014دا لە ماوەیەکی کورددا توانی بە هەزاران چەکداری شیعە لە ڕیزەکانی حەشدی شەعبیدا ڕێک بخات، بەڵام سەرکردایەتی میلیشیا شیعەکانی کرد بۆ پاشەکشەکردن بە چەکدارانی داعش لە پارێزگاکانی دیالە و سەلاحەدین. لە بەرامبەردا مەکگۆرک ڕۆڵێکی کارای بینی لە پێکەنانی حکومەتی نوێ عێراق لە سەختترین قۆناغدا دوای کەوتنی مووسڵ، ڕۆڵێکی گرنگی گێڕا لە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی پێکاتەی سوننە و حکوومەتی ناوەندی. توانی هەرێم ڕازی بکات لە بەشداری پێکردنی پێشمەرگا بۆ ڕزگارکردنی مووسڵ. توانیشان بەشانی جەنرال جۆن ئالێن هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش بەهێز بکاو. لەم دوایانەشدا ڕۆڵێکی کارای بینی لە ڕازیکردنی تورکیا بۆ بەکارهێنانی بنکەی ئەنجەرلیک بۆ لێدانی داعش. مەکگۆرک کە لە ئێستادا لە هەرێمی کوردستانە پێدەچێت ڕازیکردنی لایەنەکانی هەرێم بۆ چارەسەرکردنی پرسی سەرۆکایەتی هەرێم ببێتە دوایین دەستکەوتی ناوبراو لە عێراقدا. ئەمە لە کاتێکدا کە لە ماوەی ڕابردوودا بۆ هەمان پرس قاسم سولەیمانی سەردانی هەرێمی کوردستانی کردبوو، بەڵام نەیتوانی لایەنەکان لە دەوری یەک کۆ بکاتەوە.